کۆپیە نەمابوو بۆ نمونە بە سیستەمێک من کارم دەکرد کە قۆپیۆشت دیتر ئیمکانی نەمابوو قۆپیە بکرێت پێویستت بە چاودێری نەبوو و من پرسیارەکان و مەلزەمەکەشم دەخستە بەردەمیان و پرسیارەکانیشم پێ دەدانەوە بیبەنەوە ماڵێ و لەوێ بە دڵی خۆیان حەلیکەن و دوایش بێنە ناو ئیمتیحانەوە هەموو شتێک لە بەردەستیارەیە خۆشم دەچوومە دەرێ بۆ خۆتان نادەی جوابنەوە و چاودێریشم نەدەویست بۆچی تەنها یەک شتم دەستکاری کردەویشەوە بوو لە بەرکردنم گۆڕی بە بیرکردنەوە لەوە لە کێشەکانی پەروەردەی مۆدێرن ئەوەیە ئەوەی پیشەیە لەگەڵ ئەوەی کە کولتوریە تێکەڵی کردووە پێکەوە دەمەوێت بچینە ناو پێکەوە بچینە ناو کێشەکەمان ینی دابنێنەمە کۆ نەبووینەتەوە بۆ من قسە بکەم و چوزانم خۆت بە بدەم و ئێوەشە کۆ بووینەتەوە بۆی پێکەوە مشکلەیەکەیە دەستی بخەینە سەر بزانین لەکوێیە کێشەی پەروەردە لەکوێیە ناسیۆنالیزم ڕەبتی بە مامۆساوە هەیە ڕەبتی بە مەکتەبەکانەوە هەیە دەوڵەت ڕەبتی بەمەوە هەیە عەجایبترین یا موعجزەی مۆدێرنە بەڕاستی دروستکردنی ئامێرەکان نەبوو دروستکردنی مرۆڤەکان بوو لە ڕێگەی پەروەردە و فێرکردن